من إعلامي بكاكا دووبارە ناڕەزایی و خۆپیشاندان، بەڵام ئەم جارە جیاوازترە لە جاران. خراپی بارودۆخی ژیانیان لە هەموو ڕوویەکەوە تینی بۆ هێناون، بە جۆرێک سڵ لە فیشەک ناکەنەوە. بێباکی دەسەڵات بە جۆرێکە تا دێت دزی و گەندەڵی زیاتر دەبێت و ڕۆژ بە ڕۆژ ژیانی خەڵکیش خراپتر. تووڕەیی لە ناخی خەڵکدا پەنگی خواردوێتەوە. دۆهۆک و بادینان بە زەبری هێ سەرکوت کراون و هەولێریش بێدەنگ. سلێمانی و هەڵەبجە بووەتە سەربازگە و بێدەنگیەکی ترسناک دایپۆشیون. لە هەر ساتێکدا تەقینەوەی خەڵک ڕەنگە ڕاپەڕینی بەدوا بێت. کەفری و کەلار و چەمچەماڵ و تەکیە، سەی سادق و خوڕماڵ و پێنجوێن و عەربەت، خەڵک ڕژاوەتە سەر شقامەکان. دەنگ و هاواری ناڕزاییەکانی دەواازەی ڕاپەڕینیش هەموو هەرێمی کوردستانی گرتووەتەوە. لە هەندێک شوێن وەک دڵۆپە باران، فیشەک دژی خۆپیشاندەران ئاسمانی شاری تەنیوە. شەوان ناڕەزاییەکان تا بەرەبەیان بەردەوامن و تەنانەت خۆپیشاندەرانیش و ڕوبەڕووی بارگا حزبیەکان وەستاونەتەوە. کزەی دڵی هەزاران دایکیش بۆ سەلامەتی ڕۆڵە خێر لە خۆنەدیوەکەی ڕێک و پێک لە کزەی شەوانی ساردی زستان دەچێت، سارد و بێگیان. ئاخۆ ڕۆڵەکەی بە سەلامەتی بێتەوە ماڵەوە یان دەبێتە قوربانیەکی ڕێگای دژایەتی ستەمکاریەکانی دەسەڵاتی خۆماڵی. تەنها داواکاری ئەم خەڵکە ژیانێکی شایستەیە. مامۆستا بۆ موچەی مانگانەی خۆی و باوک بۆ خانەنشینیەکەی و گەنج لە چاو بێکاری و مێر منداڵانیش بۆ داهاتوویەکی ڕوون. خەمی گەورەی هەر نیشتیمانێک نەناسینی دۆست و دوژمنەکانیەتی. خێر لە خۆنەدیوی ئەم گەنجانە بەشێکی بۆوە دەگەڕێتەوە تا ئێستا دۆست و دوژمنی خۆیان ناناسن و تەنانەت لە ناڕەزایەتیەکانیشیاندا بەلاڕێدا دەبرێن و تەڕ و وشک پێکەوە دەسووتێنن. هەر بۆیە خەمەکانی ئەم نیشتیمانە زۆرن و کەمیان بەدیار دەکەون. هەندێک جار نەزانی خۆمان خەممان بۆ دەنێت و زۆر جاریش لێزانی دوژمنەکانمان. ئازیزان، سڵاوی خوای گەورەتان لێبێت. خەمەکانی نیشتیمان هەرگیز ئاوەرگیز کۆتاییان نایێت، بۆیە خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی تر بە ناونیشانی خەمی نیشتیمان پێتان دەگەمەوە. ئەم جارە قسەکردنە یا خەمەکانی ناڕەزایەتیەکان هەڵدەدەینەوە. با بزانین خودی ناڕەزایەتەکان بۆ خۆی بەشێکن لەو خەمە گەورانەی کە ئێستا هەموو چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا بە تایبەتی گەنجانمان هەڵیان گرتووە و ناڕازین لەو بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان هاتووەتە هەراوە. بەڵام لەناو خودی ناڕەزایەتیەکاندا خەمێکی جیاواز هەیە کە ئەویش ئەوەیە کە تەڕ و وشک پێکەوە دەسووتێنرێت. ئەمەوێ بزانم ئەو بارەگایانەی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لەلایەن خەڵکی ناڕازیەوە سووتێنراوە لەلایەن خاوەنی ئەم بارەگایانەشەوە ڕێزێکی تەواویان لێگیراوە و تەقەشیان لێ نەکراوە، بتەنانەت بەردێکیشیان ڕوبەڕوو نەهاوێژراوە، چه خزمەتێک لەم بارەگایانەدا کراوە. بۆچی کاتێکە قسە لەسەر تەڕ و وشک دەکرێت دەسووتێنرێت، ئەگەر ئێرە تەڕە سووتێنراوە با بزانین بۆچی تەڕە، جیاوازیەکەی چییە؟ چونکە هەمیشە خاوەنی ئەم بارەگایانە دەڵێن ئێمەش خۆمان قوربانی ئەم دەسەڵاتین، ئێمەش خۆمان بەشێکین لەو توێژە ستەم لێکراوەی کۆمەلگا. بۆیە لەگەڵ مابن سەردانی بارەگا سوتاوەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەین با بزانین چیان بۆ خەڵک کردووە بە تایبەتی بەبێ جیاوازی.
سێرە بۆتە بارەگات 30 ساڵە دوو حزب یان دوو بنەماڵە حکمی ئەم نیشتیمانەیان لەدەستە. نیشتیمانێک دەوڵەمەند بە سامانی سروشتی، نیشتیمانێک بە خاکێکی بەپیت و بەرەکەت، کەچی حکمی ئەمانە ئەنجامەکەی جیاوازی چینایەتی ئەمڕۆیە. چینێک کە حزب و خزمن لە ئاسمان و چینێکیش کە ئەو خەڵکەیە تا دێت هەژارتر و لە ڕێسمانە. تووڕێی و ناڕزاییەکان گەنجانی شارۆچکەی خوڕماڵیشی گرتووەتەوە. تووڕێیەک فەرمانگەی حکومی و بارەگای حزبی لە یەک جیا ناکاتەوە. ئەم تووڕێیەش یان یاخیبوونە یان دەستێک کە دەیەوێت ناڕزایی و داواکاری خەڵک لە ژیانێکی شایستەوە بۆ سووتاندنی بارەگایەکی حزبی بچووک بکاتەوە. بۆ وەرگرتنەوەی ماف و داواکاریەکان دەبێت ئەمانە بەرۆکی ماڵی دەسەڵاتداران بگرن، نەک ئەوانەی خۆشیان گیرۆدەی ستەمکاریەکانی دەسەڵاتن و دووجار بوونەتە قوربانی دەستی ئەم دەسەڵاتە و پشتیوانی سەرەکی شەقام و ناڕەزاییەکانیشن. ئەمانە خۆماڵ و بارەگای ئەو چینە دەوڵەمەندە نین. خۆ ئەمانە حکمی وڵات و داهات و بوجە و موچەی خەڵکیان لەدەست نییە. خۆ ئەمانە نەوت و دەواازە سنووریەکان و گومرگیان لەدەست نییە. ئیدی سووتاندنی ئەمانە بۆچی؟ دەبێت بپرسن ئەمانە چه یاسایەک پابندی مرۆڤ دۆستی و خەمی خەڵکیان دەکات؟ یان با بپرسین بارەگای ئەمانە چه سوودێکی بۆ خەڵک هەیە؟ کاکە خەڵکینە بەیانی ئاوا چۆن ئێستا کۆبوونەتەوەرن تەسویری و مناڵانەیش بکەن شوێنی قورئان خوێندنەکەیتان سووتان. وەڵڵاهی بەیانی 50 بۆ 60 لەبەی مناڵ هەمووی سەرەتاییە یەن بۆیە بۆ قورئان خوێندن. ئەوە سنووقی بێباوکان بوو. ئەوە سنووقی بێباوکان و کە خرانەوە ئاگرە. وەڵڵاهی ئەوە سنووقی بێباوکانی هی پێنجوێن ئەو مناڵانەی کە بێباوکن کە دڵنیام ێسەتیاتان هەیە بێباوک. دڵنیا هەم ماوەسا زۆر سپاس بۆ دەرفەتە. ئەمەوێ بپرسم ئێوە کە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان حزبێکن لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان و ئەتوانم بڵێم هەمیشە ئەو ستەمکاریانەی کە لە هەرێمی کوردستان دەسەڵات دیکە بەشێکی زۆری بەرامبەر بێوەش کراوە. ئێوە بۆچی بارەگاتان سووتێنرا؟ ینی ئێوە کە دەڵێن تەڕوشک نابێ پێکەوە بسووتێنرێ، واتە ئێوە تەڕن کە سووتێنراون؟ سەرەتا بە خێراتانەکەم بەخێر بنیاخوا سپاس بۆ بەڕێستان و برانی پشتی کامێرا. طبعا کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکێکە لەو لایەنە سیاسیانەی کە لە ساحەی سیاسی کوردستان و عێراقیشدا هەیە و بوونی هەیە و کاریگەری خۆشی هەیە. بە درێژایی ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان، مێژووی کۆمەڵی ئیسلامی کوردستان بێدەنگ نەبووە یاوەکو ڕوبەڕووی ئەو ناحەقی وستەمە بووەتەوە کە دەسەڵات لە هەموو کاتەکانە بەرامبەر بە جەماوەر و بەرامبەر بە خەڵکی کوردستان کردوێتی و هەموو کاتێک کۆمەڵی ئیسلامی کوردستان پشتیوانی ئەو خەڵکە بووە کە بەرامبەر بە ستەم و زوڵمی دەسەڵات وەستاوەتەوە. بێگومان ئەم وەستانەوە بەرامبەر بەستەمیش بێ باجدان نابێ و هەموو جارێک کۆمەڵی ئیسلامی کوردستان باجی داوە. تەماشاکە لە پەرلەمانی کوردستانە خەواتی مەدەنیانەی پەرلەمانی خۆی کردووە، لە شەقامە ئەندام و کادرانی بوونیان هەبووە، لە هەڵوێستە سیاسیەکانە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و شخصی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمین کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕۆڵ و کاریگەری خۆی هەبووە بەڕاستی. بێگومان ئەمەش بێ باج نابێ، لەو بوارەیە باجی زۆری داوە، بەڵام بەداخەوە لە شەقامیشا لەلایەن ئەو خەڵکەوە کە بەردەوام کۆمەڵی ئیسلامی کوردستان پشتیوانی خەڵکی ناڕازی بووە، چەوەکەوەی کە ئەندامەکانی کادرەکانی لە شەقام بوون، چەوەکو ڕاگەیانەکەی کە میمبەرێک بووە بۆ خەڵکە ناڕازیەکە لێوە پەیام و دەنگی خۆیانیان گەیاندووە و هەروەها ڕووماڵی سەرجەم خۆپیشاندان و ناڕازیەتەکانی کردووە. بەڵام بەداخیشەوە کە ئیڵێم کە لە هەمان کاتیشا هەڵوێستی خەڵک و خەڵکی ناڕازی هیچی کەمتر نەبووە لەوەی کە دەسەڵات بەرامبەر بە کۆمەڵی ئیسلامی و بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی کردوێتی بەشێکی زۆری بڵێن باجیاوە لەو بوارەشە. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دیارە کە خۆپیشاندەر پەلاماری هەموو بارەکان دەدات و هەموو بارەکان بەبێ جیاوازی دەسووتێنن. بە جۆر لە جۆرەکان شتێک هەیە بووی کە هەموو حیزبەکان پێکەوە ناشرین بکرێت.
بارگەی ئێوەش کە ئێستا سووتێنراوە جیاوازی یعنی بۆچی پێتان ناخۆشەوە باوەڕتان وایە نابێ بارگای ئێوە بسووتێنرێت ئێوە چه خزمەتێکتان لەم بارگایەتان بە خەڵک کردووە بەبێ جیاوازی؟ بەڵێ بەداخەوە ئەمە بارگای ئەنجومەنی هەورامانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە. ڕاستە ئەمە بارگایەکی حیزبێکی سیاسیە لە هەرێم، بەڵام ئێمە لە ئەنجومەنەکان و هەم وەکو پەیڕەوی ناوخۆی خۆشمان و هەم وەکو عورفی عادەتی خۆشمان بەڕاستی ئەندامان و کادران ئەمە تەنها بارگایەکی سیاسی بۆ چالاکی حیزبی نەبووە لە سنوورەکەیە، بەڕاستی بارگایەک بووە لێرەوە خزمەت بە هەموو چین و توێژەکان کراوە لەسەر جەم ئەنجومەنەکانی کۆمەڵ ئیسلامی لە سەرتاسەری هەرێمی کوردستان. بە تایبەت من باسی خۆمانەکەم لەم بارگای ئێمەوە تەنها لێرە کاری چالاکی حیزبی نەکراوە. ئێمە ئەم بارگایی کە ئیبینین لێرە ئێستا بەداخەوە لەلایەن ئەو خەڵکەوە سووتێنرا و هێرش کرایە سەری بەڕاستی جێگەی داخ و ئەسەفە، چونکە ئەم بارگای ئێمە لێرەیە لەم ناوچەیە لە تێوێڵەوە بۆ وەکو خوڕماڵ بەڕاستی لە کۆمەڵێ بوارەوە خزمەتی بەم خەڵکە کردووە. ئەم بارگای ئێمە بەڕاستی ئەتوانم بڵێم مەدرسەیەک بووە بۆ پەروەردە و پێگەیاندن. بەشی سەرەوەی مەدرسەی علومی شەرعی خوشکان بووە، خوارەوەی شوێنی پەروەردە و فێرکردن و خوێندنی دەرس بووە، شوێنی کۆڕ و سمینار بووە، وانەی پەروەردەیی بووە بەبێ جیاوازی دەرگامان کراوە بۆ هەموو شوێنێک. هۆڵەکەمان مزگەوتێک بووە بۆ خوشکان و بۆ دایکانی ئەم گەڕەکانەمان ئەم دەوروبەرەمان کە شەوانی ڕەمەزان شەوانی تەراویح بەڕاستی لێرە تەراویحیان کردووە، لێرە ماونەتەوە و هەروەها شوێنێک بۆ وەرزشکاران. ئێمە لێرە دەیان خولمان کردوێتەوە، خولی تێنس بۆ گەنج بەڕاستی لێرە شەوان لێرە بوون، هەتا ئێمە ئێستا لە خولێکان لە خولی تێنسان خولەکەمان ڕاگرتووە لەبەروی شەوان گەنجی تیا بوو، بەداخەوە کە سووتێنرا خولەکەمان ڕاگرتووە. و هەروەها ئەم بارگای ئێمە بەڕاستی مەوایەک بووە بۆ هەژاران، بۆ کەم دەرامەتان، بۆ مناڵی هەتیو. ئێمە کۆمەڵێ مناڵمان هەیە لێرە مانگانە کەفالەت کراون لە ڕێی خێرخوازانەوە، خوای گەورە پاداشیان باتەوە پارەیان وەرگرتووە. لەم بارگای ئێمەوە زیاتر لە ماوەی ئەم 2 ساڵە زیاتر لە 1000 خێزان بەس سوودمەند بوون لە وەرگرتنی خۆراک، زیاتر لە 1000 خێزان سوودمەند بوون لە وەرگرتنی لە جەژنەکانە لە وەرگرتنی گۆشتی قوربانی بەبێ جیاوازی. من پێم خۆشانی دراوسەکانمان خەڵکی هەژار شایەتی بوو ئەمە بە ئەمە خوان و خواستە منەتێک نییە بەسەرمانەوە. ئەم بارگای ئێمە پشتیوان و هاوکارێکی باشی گەنجان بوو، وەرزشکاران بوو، ئێمە هاوکاری تیپەکانمان کردووە، بەشداری چالاکیەکانیمان کردووە، بەشداری هاوکاری پشتیوانێکی و هاوکارێکی باشی تیپی کاراتی خوڕماڵمان کردووە لە هەموو کاتێکانە. و هەروەها بۆ خوشکانمان بەڕاستی لێرە دەرسی پەروەردەیی هەبووە بۆ ئەوانش. لەبەرەوەی لە هەر ڕوویەکەوە کە سێری ئەم بارگایی ئێمەکەی ڕاستە بارگایەکی حیزبێکی سیاسیە، بەڵام ئێمە ئەتوانم بڵێن بۆ خۆمان کەمترین چالاکی حیزبیمان تیا ئەنجام داوە، ئەوەندەی کردومانەتە شوێنێک و پەناگایەک بۆ خەڵکی عام بەبێ جیاوازی. ئێمە لەوەچە ئەوە شانازیەکی گەورەیە بۆ ئێمە کە بەبێ جیاوازی خەڵک شایەتیمان بۆ ئەیە، خەڵک هەبووە دەیان خێزانمان هەیە بەبێ ئەوەی خۆی ئاگادار بوو بێ ئێمە خواردنمان نادۆتەوە ماڵی، بەبێ ئەوەی خۆی ئاگادار بێ کەفالەتی مناڵی هەتیومان بۆ کردووە لە تێوێڵەوە هەتاوەکو خوڕماڵ و بەگوندەکانیشە. بۆیە بەڕاستی ئەمە تەنها بارگایەکی حیزبێکی سیاسی نەبووە کە کاری حیزبی تیا بکرێ، بەڕاستی مەوایەک بووە، شوێنێک بووە، پەناگایەک بووە بۆ زۆر لەو بەڕێزانی کە پێویستیان بە ئێمە بووە لە مناڵی هەتی و لە خەڵکی هەژار لە وەرزشکار لە گەنج. بۆیە بەڕاستی جێی ئەسەفە کە خۆپیشاندەر نایمنێم خۆپیشاندەر بەڕاستیانە خۆپیشاندەر نین کە هێرشەکەنە سەر بارگایەکی ئاواکە لە خزمەتی خەڵکایەوە لە بەرژەوەندی گشتیا خزمەتەکە پێچەوانی بارگاکانی کە بەشێک نەبوون لەو ستەمەی کە لە هاوڵاتی ئەکرێت لەم هەرێمەی ئێمەیە. زۆر باشە. هیچ داتایەکتان لایە لەوەی کە خزمەتان بە خەڵک کردی بێت لە خزمەتەکانتان لە ماوەیەکی دیاریکراوە؟ بێگومان ئێمە خزمەتمان زۆر کردو، ینی حەزەکەم ئاماژەش بۆ بم. ئێمە دەیان قوتابی زانکۆ هەیە کە چوونەتە زانکۆ، ئێمە هاوکاریمان کردوون ساڵانە. دەیان قوتابی زانکۆمانەیە وەکو نەریتێکی ساڵانەی خۆمان کە دەرەجەی سەروی 90 دێنن، ئێمە ڕێزەنانیان بۆکەین، ڕێزنانیان بۆکەین، دیاریان بۆ ئەدەینێ و دەستخۆشییان لێکەین. ئەم ساڵ چوونەتە ماڵیانەوە سپاس و دەستخۆشیمان لەو باوکو دایکانە کردووەکە کە توانیوێتی مناڵێک پەروەردە بکات، توانیوێتی هاوکاری مناڵەکەی بکات، دەرەجەیەک بێنێ کە دیشانازی بێ بۆ خوڕماڵ بۆ دەوروبەرمان کە دوجار خزمەت بە منتیقەیەەکە. بێگومان ئێمە داتای زۆرمان لایە. سێرەکەی نمونەیەک وەرگرم، ئێمە تەنها لە ماوەی ئەم 2 ساڵەیە زیاتر لە 1008 پشت خۆراکمان بەسەر هاوڵاتیانە دابەش کرد بەبێ جیاوازی، بەبێ ئەوەی وێنە یەک کەس بگرین بڵاوی کەینەوە.
لەو ئەچێ هەندێک خەڵکە بێ بەمە نەزانێ و ئێمە توانیمانە هاوکاری هەزار دنیای نەخۆش و هەژار و هەتی و بەبێ جیاوازی بکەین لەم سنوورەمانە لە ماوەی ئەم 2 ساڵەیە بە بڕی 76 ملیۆن و 208 دینار لە ڕێی خێرخوازانەوە خەی پاداشیان باتەوە هاوکاری نەخۆشمان کردووە بەڕاستی داتامان زۆرە زیاتر لە 1000 خێزان لە جەژنی قوربان و ڕەمەزانە ئێمە بڵین هاوکاریمان کردوون بە پشکێ گۆشت و وەرزشکارمانەیەتی بۆ تیپەکان تۆپمان بۆ کڕیون هەدیەمان پێداون و بۆ بەڕێزانی کاراتی خورماڵ بۆ نمونە جەژنانە کراسمان بۆ کڕیون بۆ ژینگە پارێزان بەڕاستی جەژنانە کراسمان بۆ کڕیون پارەمان داونەتێ خۆراکمان بۆ دابین کردوون تەنها ئەم ساڵ بۆ جەژنی ڕەمەزان ئێمە توانیمان لە ڕێگەی خێرخوازێکەوە بۆ 50 ژینگە پارێزی خورماڵ یەکی بڕی 200,000 دیناریان بۆ دابینکەین کە بە هەوڵی ئێمە خی گەورە پاداشیان باتەوە ئەمانی کە ئاماژەت پێکرد ئەمە وەکو ئەم بارگای ئەنجامتانداوە یا خود وەکەوەی کە بۆ نمونە ئێرە نووسنگەی دەستگای خێرخوازی بەخشینیشی لێ ئەوانە چیان کردەوە کە ئاماژەت پێکرد پێشتر لێرەش تەنانەت بەتەکیید ئەمە بە باسی ئەنجومەنەکەین بابێنی سەر باسی بەخشینیش ئێمە ساڵانە لێرە ئەم ساڵ بۆ نزیکەی 50 خێزان پشکی خۆراکمان دابین کردو برایانی بەخشی ناتونەتە ئێرە ساڵی پار بۆ سەرجەم ژینگە پارێزانی بیارە و تەوێڵە و خورماڵ کە زیاتر لە 100 ژینگە پارێزی هەیە خواردنمان بۆ دابین کردن ساڵی پێشووتر پارەیان پێدراوە ژینگە پارێزەکان کە بۆیان دابین کراوە هەریەکە و بە مەبلغێکی دیاری کراو لەبەرەوەی بۆیە ئەم بارگایی ئێمە بارگایك توانم بڵێم مەوایەک بووە ئەتوانم بڵێم پەناگایەک بووە بەڕاستی شوێنێک بۆ خزمەتکردنی خەڵکی ئەم سنوورەی ئێمە بەبێ جیاوازی شتەکان زۆرن بەتەکیید ئێمە لە ماوەی ئەم 2-3 ساڵەیە ئێمە لە ڕێی بەرنامەی بەخشینەوە خانومان دروستکردووە بۆ ماڵێکی هەژار لە ڕێی ئەنجومەنەوە 2 خانومان تەواو کردووە بۆ 2 ماڵی بێباوکی بێسەرپەرست بەڕاستی لە ڕێی خێرخوازانە زیاتر لە 30,000 دلارمان تیا سەرف کردووە باوەڕ هەبێ ئێستا عایلی ویان هەیە ئێمە هێشتا قەرزارین بۆی خانومان دروست کردووە قەرزارین لەسەری لەسەرگەردنی ئێمە بووە لەبەری ئێمە لە هەموو بوارەکانە بەڕاستی خزمەتمان بەم خەڵکە کردووە لەم دەوروبەری خۆمانە لە تەوێڵەوە هەتاوەکو بیارە و پاشانیش خورماڵ کە سنووری دوو ناحێ و سنووری کاری ئەنجومەنەکەی ئێمە بە لەم سنوورە نمونەیەکی تر کە باسی کەم پێم خۆشە باسی کەم بەڕاستی ئێمە بەبێ جیاوازی لەم سنوورەی ئێمەیە کۆمەڵێ گەنج کە هاوسەرگیریان کردووە چا ئەوەی کە ئاسانکاریمان بۆ کردن بۆ هاوسەرگیری و چا ئەوەی کە دوایی سەردانمان کردبن وێڕای پیرۆزباییکردن لیان ئێمە هەدیەمان بۆ بردوون خەڵاتمان کردوون کە لە ماوەی ئەم 2 ساڵەیە زیاتر لە 70 گەنج بە داتا لامانە کە ئێمە هاوکاریمان کردوون دیاریمان پێبەخشیون دوای ئەوەی کە زەواجیان کردووە چوونەتە ماڵیان پیرۆزباییمان لێ کردوون لەو دادەیە و لەو برایە و دیاریشمان پێداون کە بەڕاستی پێیان خۆش بۆ سوپاسیان کردوین کە ئێمە ئەوانمان بەسەر کردوێتەوە. سی ساڵە بەڵێن نەماوە بە خەڵکی نەدەن ئەم دوو چاقمە حکومدارە باسی هێنانی خۆشگوزەرانی و هەلی کار و کوردستانی بەهێز دەکەن و بەهشت بۆ خەڵک ساز دەکەن کەچی بەهشتەکەیان بووەتە سەراب و ژیانی خەڵکیان کردووەتە دۆزەخ تا دەسەڵاتی بەعز بوو ئەم شارە هەر خوێنی لێدەچۆڕا و تەخت و وێران دەکرا و تەنانەت خاکەکەشی دەگوێزرایەوە کەچی بێوەفایی و دڕندەی ئەم دەسەڵاتە خۆماڵیە بەرامبەر ئەم شارە و خەڵکەکەی شەیدکردنی 4 ڕۆڵە بوو کە یەکیان بۆ زانکۆ هاتبووە سەرشەقام و ئەوانی دیکەشیان ئەگەرچی هێشتا کۆڵی ژیانیان نەپێچابوویەوە هاتبوون بۆ ئەوەی خەمێک لە داهاتووی خۆیان بخۆن بەڵام فیشەکی پیسی ستەمکاری تەنانەت ڕەحمی بەهرێمی 13 ساڵانیش نەکرد. جیاوازی حزبەکان لەم شارە بە ڕۆژی ڕووناک دیارە ئەوانەی بەگیان پێشوازی لە ناڕەزایی و سووتاندنی بارەگاکانیان دەکەن لە گوڵ کاڵتر بە خۆپیشاندەران ناڵێن لەگەڵ ئەوانەی بە فیشەک گیانی گەنجانی خێر لە خۆنەدیوی ئەم نیشتیمانە دەستێنن. یەکێک لەو ناوچانەی کە
بەڕاستی زۆر بە جددی کە گەنجەکانی بەدەست نەبوونی خزمەتگوزاری و بێکاری و بەگشتی ئەم ناوچەیە لە ساڵەکانی هەشتاوە تا ئێستا کە بەدەست ڕژێمی بەحسەوە وێران دەکرێت و چەند جارێک وێران کراوە هەتا ئێستا وەکو پێویست حکوومەت یاریێمی کوردستان ئاوەڕی لێ نەداوەتەوە. کاویش قەزای سەی سادەقە، هەرچەندە لە ڕووی جوگرافیەوە قەزای سەی سادەق ئەتوانم بڵێم منتخەی هەڵەبجە و هەورامان و هەروەها باشماق و هەموو ئەمانە کە چەندین مەرزی فەرمی و نێودەوڵەتی دێتەوە سەر ئێرە و ئۆتۆمبیل و هاتوچۆیەکی زۆری لەسەر، بەڵام هیچ کاتێک وەکو پێویست خزمەتی ئەم شوێنە نەکراوە و لە 2011ەوە هەتا ئێستا شەپۆ لە ناڕەزاییەکان 2 ساڵ جارێ هەموو ساڵ جارێک لێرە سەری هەڵداوەتەوە و لێرە تەنانەت زۆر جار دامودەستگای حکومی سووتێنراوە بۆی مەسجی ناڕزایی و تووڕێی خەڵک بگاتە دەسەڵات، بەڵام هیچ کاتێک وەکو پێویست دەسەڵات هاوڕی خەڵکی یاری نەداوەتەوە، بۆیە گەنجەکانیان لە زۆربەی شوێنەکان زیاتر تووڕن. بەڵام پریشکی ناڕزاییەکانی ئەم جارە لێرەش هاوشێوەی شوێنەکانی دیکە یا هیچ نەبێ هاوشێوەی بەشێک لە شوێنەکانی دیکە تەڕوشکی پێکەوە سووتاند. بەڵام هیچ کاتیش گلەی لە خۆپیشاندەران نەکرا، بەڵکو ئەو بارەگایانش کە بەناحەق بارەگاکانیان سووتێنرا هەر پێشوازیان لە خۆپیشاندەران کردکەویش لێرە ئەو بارەگایی کە سووتێنرا بارەگای هەموو حزبەکان بوو، بە حزبەکانی ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵاتیشەوە. بەڵام یەکێکیان بارەگای کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو کە لێرە لەگەڵ سووتاندنی کەناڵی ئاسمانی پێیان ڕووماڵی دەکرد بەبێ جیاوازی. لەگەڵ مابن با سەردانی ئێرە بکەین بزانین ڕای لێرە بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە ئێرە مەڵبەندە ئۆرگانێکی باڵای کۆمەڵی ئیسلامی کوردستانە سووتێنراوە، بزانین زیانەکانی چین و قسەی ئەمان بۆ خۆپیشاندەران چییە و ئایا تا چەنە لێرە ئەمان کاریان کردووە بۆ خزمەتی خەڵک بەبێ جیاوازی. لەگەڵ مابن. لەناو ئەم نائەدالەتیەدا کێ هەیە خەمی خەڵکی بێت؟ کێ دەتوانێت دەستێکی ئەمانەدار بێت بۆ بەخشینی خۆشگوزەرانی بە خەڵک بێ جیاوازی؟ وەرن سەیرێکی ئەم دەستە بکەن، بزانن بەدەستی بەتاڵ چی بۆ خەڵک کردووە و شیاوی چه جۆرە سزایەکە. وەرن دەستەکانتان بناسن، لە ئاگری ناحەزان بیان پارێزن، چونکە ئەمانە خەمی گەورەی ئێوەیان هەڵگرتووە. بەنای خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا سواسی جەنابتانەکەین یاخوا بەخێر بێن سەر چاومان. وەڵا پەیاممان بۆ خۆپیشاندەرانی بەڕێزەوەی هەر ئەو ئێوارێژ لە کاتی سووتاندنی بارەگاکەمانە بەداخەوە کە ئێمە پێمان وابوو نەبووە ئێمە بەربکەوتی نایە. عەرزمان کردن و پەیامی خۆمانمان پێگەیاندن ئێمە پشتیوانی مافەڕەواکانی خۆپیشاندەران و هەموو خەڵکی هەرێمی کوردستانەکەین. بەتاکید ئێمەش وەکو ئەو جەماوەرە بەڕێزە وەکو زەرمەندین لەو حکومڕانی و فەرمانڕەوایی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەهۆی ئەو گەندەڵی و ئەو بێسەروبەری و ئەو بارودۆخەی کە خوڵقاندویانە و هاتووە بەسەر میلەتە. ئێمەش بەشێکین لەو خەڵکە و دووجار ئێمە بەڕاستی زەرمەند بووین. بۆیە حەزمانە کرد ئێمە وەکو خەڵکی کە مامەڵەمان لەگەڵ نەکرێ. هەرچەندە و ئێوارەش من بەو خۆپیشاندەرە بەڕێزانە مەدوتم ئێمە داواکاری مافەکانی ئێوەیشین. ئێمە لە پەرلەمانتارەکانمان لە هەموو کە زیاتر لەگەڵ پەرلەمانتارانی لایەنەکانی دیکەیشا هەندێکیان داکۆکیکاری مافەڕەوەکانی ئێوەن. ئێمە لەسەر داواکردنی مافی ئێوە پەرلەمانتارمان بەناحەق بە زوڵم پارێزبەندی لەسەر هەڵگیراوەوانە بەداخەوە ئەوان وەڵامێکی تری منیاندایەوە لەوە کە پێم ناخۆش بوو بەوەی کە شتی نابەجیان خستە پاڵ ئەو پەرلەمانتارە بەڕێزەی ئێمە کە باجی قورسی داوە لەسەر خۆپیشاندەران. هەرچەندە وەڕێی هەموو خۆپیشاندەران نییە، هەندێکیان شتێکی لەو بابەتیان و دەینا زۆرینەی خۆپیشاندەران ماندووبوونی پەرلەمانتارانی ئێمە ئەنرخێنن. ئێمە عەرزمان کردن یەک دوو گەنجی بەڕێز چقۆیان هەڵکێشا بوو ئەوەی نووسینگەکەی پەیامیان بەرچەقەوە داوانە چووم بۆ لایەن پێم وتم کاکە بۆ ئاکەنەوە
ئەوە کار و چالاکیەکانی ئێوە ئێستا لە پەیامەوە پەخشەکرێ و بڵاوەکرێتەوە بۆتە چاوساغی داوا ڕەواکانی ئێوە حیفە ئەو هایلەکەیت ئەوانە وتی نامانەوێ ئەوە بکە و نامانەوێت چی بکە و هەندێک قسەی ئەوەیان کرد بەرامبەر پەیام کە بەداخەوە نەبووە ئەوە بکرا دیسانەوە شار هەندێک لە خۆپیشاندەران بوون هەموو خۆپیشاندەران نین ئەگینا قەناعەتم وایە خۆپیشاندەران بە گشتی بە شێوەیەکی گشتی هەم هەڵوێستی کۆمەڵی ئیسلامیان نرخان چووکە گوێم لێ بوو لەناو خەڵکەکە ئەیانوت کاکە ئەو کۆمەڵی ئیسلامی مستحقی ئەوە نییە کۆمەڵی ئیسلامی ڕەئی جیاوازە کۆمەڵی ئیسلامی لە بەرەی خەڵکە ئەو گوێم لەوەش بوو هەتا بەناو خەڵکەکە ئاهاتوە چوو هەندێکیانم لێ ئەبینین ئەو قسانەیانە کرد بەڵام هەندێکی تریشیان بەداخەوە هەڵوێستیان ئاوا بوو بۆیە من لێرەوە تەمەناکەم ئەو بەڕێزانەی کە هەڵوێستیان سلبی بوو هەم بەرامبەر پەرلەمانتارەکانی ئێمە هەم بەرامبەر پەیام گویان لە دەنگم بێ کە ئەوە شتێکی ناڕەوا بوو بەرامبەر ئەو دوو دەستگای ئێمە هەم ئەوەی پەرلەمان هەم ئەوەی ڕاگەیاندنمان پەیام هەیان بوو هیوادارم تەصحیحیکەن چاکیکەنەوە چونکە لە ڕاستیە حەق و عەدالەت وایە بە چاک بڵێ چاکە بە خراپیش بڵێ خراپە ئەوەی کە چاکە لەگەڵت ئەوەی کە دەستخۆشی لەکەی کە سوپاسەکەی کە پێزانی هێندەی تر گەرمە بێ لەسەر دیفاعکردن لە تۆ ئەوانە ئەو خەڵکەی کە لێرە بوو مامۆستا ئەمێ بزانم ئێوە چه چاکەیەک چان بوو ئەو خەڵکە هەبووە کە هاتوونەتە سەر بارەگاکە بەڵێ وەڵاجا ئێمە هەر چاکەیەکشمان هەبوو بێ بۆیان پێیان نافرۆشینەوە بە ئەرکی سەرشانی خۆمان ێزانین بەڵام ئەگەر نەمانتوانی بێ وەکو پێویست نەمانتوانی بێ بە دڵی ئەوان ئێمە چاکەیان لە بەرامبەر بکەین یا خزمەتیان بکەین ئەوە نەمانتوانیوە دەسەڵاتمان نەبوو هەر ئەوەندە دەسەڵاتمان هەبووە ئەگینە ئەوەندەی کە توانی بێتمان کردومانە بۆ نمونە وەکو عەرزم کردی لە پەرلەمان ئێمە هەڵوێستمان لەگەڵ جەماوەرە پەیام خۆتان نەزانن ئەوە لە وەزارەتی ڕۆشنبیریەوە نامەیان بۆ ناردووەکە ئەوە گەر وا بکات دایەخەن ئێوە لەسەر کێ لەسەر دیفاعکردن لە خۆپیشاندەران لە چوونە زیاتر خزمەتکردن بە خۆپیشاندەران و ئەو میلەتە ئەو ئاگاداری نامەی بۆ کراوەوانە ئەوانە هەموو خزمەتن وەکو بارەگا لەم منتیق و لەم سنوورەش بەڕاستی ئێمە خزمەتێکی زۆرمان کردوون ینی دیارە مەڵبندی ئێمە خۆتان نەزانن مەڵبندێکی تازەی و 4 ساڵە دروست بووە جا من هەندێک داتات پێڵێم کە لە ماوەی هەندێکی لە ماوەی ئەم 4 ساڵە بووە و هەندێکیشی هەری ئەم ساڵە ئێمە کردومانە لە بەرامبەر خەڵکی خۆمان طبعا گەورەترین شت ئەوەی کە ئێمە کردبێتمان و ئێمە بەوەی بزانین لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی پەروەردەییەوە لە سنووری مەڵبەند ڕۆڵێکی کاریگەرمان هەیە لە پەروەردەکردنی براو خوشک و خزم و کەسوکاری ئەو کەسانی هاتبوونە سەر بارەگاکەمان طبعا تۆ ئێمە بۆ نمونە دەستگای ڕۆشنبیری نووری حیکمەمان هەیە لە لێرە 400 قوتابی هەیە ئەم 445 مامۆستای هەیە بە تەمان قوتابیەکان بە کوڕ و کچەوە 45 مامۆستایان هەیە خۆبەخشانە ئەگەر ساڵانە شتێکی بەسیتیان بۆ پیاکەین دەست لە پشتێنی دەوڵەمەندێ خێرخوازێ بکەین بڵین شتێکمان دەرێ زەکاتێکمان دەرێ سەدەقەیەکمان دەرێ هاوکاریە بکەین ساڵانەیەوە ینی ئەو کەیتری خۆبەخشە بە خۆبەخشی خزمەتی مناڵی ئەو خەڵکاکەن جا ئەو مناڵانە ئیتر یا براو خوشکی ئەوانن یا ئامۆزا و خزمی ئەوانن یا هیچ نەبێ خەڵکی گەڕەکەکەی ئەوانن تۆ مناڵەکانی گەڕەکەکەتان پەروەردەیەکی مسلمانانە بکرێت بەوەی کە ڕێز لە دراوسەکەی بگرێ ڕێز لە ژن و پیاوە گەورەکانی کۆڵانەکەی بگرێ بە ئەدەب و بە لوتف بێ لەگەڵ مناڵە بچووکەکان و کێشە و گرفتیان بۆ دروست نەبێ یعنی بەڕاستی ئەوە گەورەترین خزمەتە بەوان بەڵام بەداخەوە ئەوە وەکو عەرزم کردی ئەوان تەڕوشکیان بە یەکەوە سووتانوانە بۆیە خاتری ئەمەیان بگرتای ئەویان نەکردایە لە سای سادق بە هەمان شێوە دەستگایەکی حیکمەمان هەیە 190 قوتابیان هەیە و کۆمەڵێک زانا و کۆمەڵێک مامۆستای بەڕێز خەریکی پەروەردەکردنی ئەوان کۆمەڵێک دەرسی پەروەردەیی گشتیمان هەیە کۆمەڵێک وانەی خێزانی گەورەمان داناوە کە پێمان وتون هەموو کەس ئەتوانن بێن ئەمانە بکەن لە ماڵەکان دوای ئەوەی مزگەوتەکانیان لێ قەدەغە کردین ئێمە لە ماڵەکان ینی زیاتر لە 20 شوێن لێرە ئێمە وانەی پەروەردەییمان هەیە بۆ برایان و بۆ خوشکان بە گەورە و بە بچووکەوە ئەمانە هەموو لەم بارودۆخ و زروف و وەزعی ئێستا کە پەیوەندی کۆمەڵایەتی خۆتان نەزانن چۆن تێکچووە و بەهۆی ئەو دەستگا ڕاگەیاندن و بەهۆی ئەو سۆشیال میدیا بەهێزەی کە خەڵک ئاڕاستە ئەکا بەرەو خراپە و بەرەو تاوان ئەیان بە ئێمە هەستاوین بە خزمەتکردنێکی باش لەو بوارە و لەو مەیدانە لەوەی کە خەڵکی ڕابێنینەوە لەسەر ئادابە کۆمەڵایەتیەکانی کوردەواری خۆمان و لەگەڵ ئادابە ئیسلامیەکان بەمەش توانی ومانە تا ڕادێک
ئاشتی و ئارامی و ئاسوودەیی بخەینە زۆرێک لە خێزانەکانەوە لەم سنوورە جا ئەگەر ئێمە نەبین و ئەگەر ئەو وانە پەروەردەیانەیش نەبێ پێشی ئەوەی زەرەر بێ بۆ ئێمە بەڕاستی زەرەرە بۆ خودی ئەو خۆپیشاندەرانە خوان چونکە وەکو عەرزم کردن خزم و کەسوکاری ئێوە چیتان بۆ خەڵک کردووە چونکە دیارە بە پێ و تووڕێی کە هەیە خەمی گەورەی خەڵک ئەمڕۆ تەنها مۆزوعی مادیە ئێوە لە ڕووی مادیەوە چیتان بۆ ئەم خەڵکە لە ڕووی مادیەوە دیارە کاک جەلال خۆتان ئەزانن ئێمە خەڵکێکی زۆر ڕوومان لێ یەکە حتا کە ئەشچن بۆ هەندێ بارەگای شوێنی تر یان نێرن بۆ بارەکەکانی ئێمە یان بۆ ئێرە بۆ پێی ئەوەی ئەو خەڵکە دێ بۆ ئێڵین کاکە وەڵی ئێمە نەوتمان نییە بیفرۆشین وەڵی ئێمە گومرگمان بەدەست نییە وەڵی ئێمە کۆمپانیا و ئەوانەمان نییە ئەو خێر و سەدەقەی کە خێرکاران لەگەڵ زەکاتدەران ئەمان دەنێ ئەمانەمان هەیە بۆ هاوکاریکردنی خەڵک لەوەش بەڕاستی توانیومانە خزمەتێکی باش بکەین و خۆشمان بەوە ئەزانین ئەگەر توانی بێتمان شتێک بکەین و نەمان کرد بێ خۆمان بە مقەسیر ئەزانین ویژدانمان ئازاری داوین لەلایەن خۆمانە وتومانە خۆزگە ئەوەمان کردایە خۆزگە دەسەڵاتمان هەبووە ئەوەندە هاوکاری ئەوانەمان کردایە کۆمەڵێک شتمان کردووە بۆ نمونە بە تایبەتی لە سەردەمی کەرەنتینەکە و ئەوە ئەمە 2-3 مانگێک لەمەوە پێش تقریبا ئێمە 3500 حوت سەبەتەی خۆراکمان تەوزیع کردووە لێرە بە کێمان داوە هەر بە ئەو خۆپیشاندەرانەمان داوە و بە خزم و کەسوکاری ئەو خۆپیشاندەرانەمان داوە بە کێمان داوانە خۆنەمان بردو بۆ شوێنێکی کە لێرە تەوزیعمان کردووە هاوکاری هەژارانمان کردووە کاک جەلال بە بڕی 41,900,000 ئەوەی کە هەژار بووە یا خۆمان پارەکەمان بردووە بۆ ماڵی لە ڕێگەی برایانەوە یان زۆر جار لە مزگەوتەکان نوێژەکەین ئێمە سیرەکەین یەکێک دێ دەستمانە گرێڵێ مامۆستا فڵانە ماڵ نان نییە بخۆن یان یەکێک دێ بۆ ئێرە بڕوا ناکەم کەسێک هات بێتە ئێرە مەگەر ئەو ڕۆژە ڕێژەکەیان زۆر بوو بێ کەسێک هات بێتە ئێرە هێشت بێتمان بەدەست بەتاڵی بڕاتەوە هەندێک جار بەخوا هیچمان نەبوو بیدەینێ بەس 5,000 من و 10,000 تۆ هەر لە ناو برایانە یەکێک هەڵساوە کاکە زەحمەت نەبێ کاکتان 40-50,000 کۆ کردوتەوە بۆمان نەردۆتە خوارە وتومانە ئەوە 40-50,000 وەڵی هیچمان نییە بە قورآن ئەومان هەیە کۆمان کردوتەوە لە خۆمان نەمان هێشتووە بە دەگمەن نەمان هێشتووە بڕوات ئەوە تقریبا بڕی 41,900,000 داوە بە خەڵکی هەژار و کەم دەرامەتی ئەم مەنتیقا کە خزم و کەسوکاری ئەو خۆپیشاندەرانە بوون بمبورن ئەوە ناڵێم خزم و کەسوکاری ئەو خۆپیشاندەران و ئەوە برا و خوشکی ئەو خۆپیشاندەرە فعلا هەروایە یعنی چی بکەم بەس ئەمەوێت لێم تێ بگەن ئەوە بەتەئکید لە ناویانە ئەگەڕام من ناهاتوو بوومە ناو بیناکەوە هەر لەو بەردەمەی مەڵبەندا بەناو ئەو خەڵکا ئەگەڕام و هەر ئەمانە ئەموو کاکە کەسوکاری یەکین ئێمە خزمەتکاری ئێوەین ئێمە لەگەڵ ئێوەین ئێمە هەر ئەمانەم لێشە پێوتن عساوە لەعەلە تۆزێک ینی هەڵوێستیان بگۆڕن بەڵام ئیتر تیایشیا بوو زۆریشی تیا بوو هەڵوێستی گەڕای وەڵای ڕاستەکەی قسەکانی تۆوایە تیایشیا بوو هیچی ناخوێندەوە ئەوانەجا ئەوانەیان کە هیچیان ناخوێندەوە حەزەکەم ئێستا گویان لە دەنگم بێ بۆ ئەوەی ئەمانە ببیستن خوا نەخواست لەگەر جارێکی تر شتێک بوو بزانن کە ئێمە جیاوازین کاکە منیش وەکو تۆوان بخوا ینی لەوە چێ ئێمە دوو جار لەوان زیاتر زەرەر من بوو بێتین لە ماوەی ئەم 4 ساڵە ئەمەیان لە ماوەی ئەم 4 ساڵە تقریبا 16 دەفتەر و 93 وەرەقەمان داوە بە خانوو بۆ خەڵکێک کە هەژار بووە و هەبووە و تێتی کاکە خانووەکەم خەریکە ئەڕوخێ ینی خەریکە ئەکەوێ بە ملمانە ئەمانە یەک کەسیان 5 خانوو داومانە بە 5 خانوو یەک خانوویان کۆمەڵ بوون کە خەڵکی هەتی و مستحق بوون وەکو عامی خەڵکەکە وەکو ئەوانەی کە مستحقون ئەو چوارەکەیەکان هیچ پەیوەندیان بە کۆمەڵی ئیسلامیەوە نییە بەڵام کە زانیومانە مستحقە و هەژارە و کەم دەرامەتە و لەولاوە خانووەکەشی خەریکە ئەڕوخێ خۆمان ئەوە پەیوەندی بەبەخشینەوە نییە یەک خانوویان پەیوەندی بەبەخشینەوە یەک دانیان 27 ملیۆنی تێچووە ئەوە کەیکەیان هەر خۆمان چوین پەیامان کردووە تەکلیف لە خەڵکەکەین کاک جەلال حتمما جەنابیشتان ئەزانن ڕەمەزانان غێری ڕەمەزانان دەست بە پشتێنی ئەماکەین تەکلیف لە ئەوەکەین وەڵی جاری وایە تەکلیف لە برای واکەین تەریقە بینەوە بەس چونکە بۆ خەڵکمانەوێ گوێمان لێ نییە دڵمانەشکێنن من خۆم ڕۆیشتوم تەکلیفم لە خەڵکی دەوڵەمەند کردووە ینی بە جۆرێک وەڵامی داومەتەوە زۆر بێتاقەت بووم ینی وتومە خوایە وەڵی ئەگەر لەبەر خاتری تۆ نەوەی تر جارێکتر تەکلیف بەس ناتوانم چونکە خەڵک ڕۆژانە دێ داوای پارەمان لێکە و ئێمەش هیچمان نییە مەجبورین بچین لە دەوڵەمەندەکان داوا بکەین بڵێن کاکە شتێکمان بدەنێ با بیدەینە دەستەوە خەڵکە هەژارەوە چونکە خەڵکی هەژار زۆر دێ بۆ لای ئێمە بە پەناگەیەکی خەیر ئەزانێ دێن بۆ لامان هاوکاریمان کردوون بە بڕی 16 دەفتەر و 93 وەرەقە ئەو 5 خانووەمان کردووە هاوکاری گەنجانمان کردو بە بڕی 6 ملیۆن دینار کە زەواجیان کردو و ژنیان هێناوە ئەمانە
تیانە بووە لایەنگری کۆمەڵە تیانە بووە ئەسڵان هەر هیچی کۆمەڵ ئیسلامیش نییە بەڵام کە ژنی هێناوە هاوکاریمان کردووە بە مەبلەغێک هاوکاری بێ باوکانمان کردووە ئەوانەی کە هەتیون لەم سنوورەی ئێمە طبعا ئەمە نزیکە ئەمە هەمووی دووسێ مانگە ئەم دووسێ مانگەی دواییە 21,505,000 دینارمان بەسەرا تەوزیع کردوون لە سنووری مەڵبەت بۆ ئەو خەڵکانی کە بێ باوکن و پێویستیان بە هاوکاری ئەمە دەستگای خێرخوازی بەخشینیشی تیانە تقریبان وابزانم ڕێژەیەکی کەم لەوەی بەخشینی تێدایە ئەوش ئێرە هی سەیسایەقە هی شوێنەکانی کەنیە ئیلا پارەمان پیا کردووە ئێمە تەوانەوەی هاوکاری هینیشمان هەیە دەستگای هاواری خێرخوازیشمان هەیە ئەوانیش هەر هاوکاریان کردووە ئەوانیش هەر پارەیان پیا کردووە و لەم سنوورە لە سەی سادق لە هەڵەبجەی تازە لە پێنجوێن لە عربەت ئالمانە ئەم 21 ملیۆنەمان سەرف کردووە هاوکاری نەخۆشمان کردووە عملیاتی کردووە بە بڕی 2 ملیۆن دینار هاوکاریمان کردوون هەبووە بوتێتی عملیاتەکەم پارەی عملیاتم پێ نییە پارەی خستەخانم پێ نییە ئەمە جگە لەوەی کە هەوڵمان داوە لە ڕێگەی دکتۆری ناسرا و لە ڕێگەی خستەخانەی بەخشینیشەوە ئاسانکاری بکرێ و مەبلەغی پارەی عملیاتەکە داببەزێنن بۆ ئەوەی ئەم نەخۆشانە عملیاتەکانیان کرد ئەوەشمان هەر کردووە ئەوەشمان هەم کرد هاوکاری مزگەوتەکانمان کردووە بە بڕی 140 وەرەقە 140 وەرەقە بەڵێ لە نۆژانکردنەوەی هەبووە فەرشمان بۆ کڕیوە هەبووە چیمنتۆی ناو حوشەکەمان کردووە هەبووە کارەبایی و ئاوەڕۆ و تەرتیباتەکانیمان بۆ چاک کردووە بە بڕی 140 وەرەقە هاوکاری مزگەوتەکانیشمان کردووە کرێی خان و هەیە کرێکی بووە فەقیر بووە داوای لێ کردووی هاوکاریمان کردووە بە بڕی 900,000 دینار هاوکاری کرێی خانی و خەڵکمان کردووە کە نەی بۆ کرێی خان و دا ئێمە هاوکاریمان کردووە قوتابیانی زانکۆ و ئامادەیەکان بە بڕی 2 ملیۆن دینار هاوکاریمان کردوون جا هەبووە شتمان کڕیوە بە وەکو سەبەتە و بردومانە بۆ داخلیەکە بۆیان بەبێ جیاوازی تەوزیعمان کردووە هەبووە پارەمان داوە پێ هەبووە جلوبەرگمان بۆ کڕیوە بۆ چۆتە زانکۆ قوتابیەکە چۆتە زانکۆ کەم دەرامەت بووە حەزمان کردووە بە جلوبەرگێکی تایبەتەوە بچێ جگە لەوە بڕوا بکە کاک جەلال قوتابی زانکۆ هەیە هەر 4 ساڵەکە حتا تەخەڕوجی کردووە ماگانە 100,000 دینارمان داوت 70,000 دینارمان داوت ماگانە هەر 4 ساڵەکە کە چوین لە ئەم و لە ئەو پارەمان بۆ پیا کردووە ماگانە سوپاس بۆ خوا دیارە ئافرەت بوو پێمان خۆش نەبوو بێ پارە بێ بۆیە بەڵێنمان پێدا وتمان ئەم 4 ساڵە ئێمە هاوکاری دەکەین و بردمانە سەر سوپاس بۆ خوای پەروەردگار هەتا تەخەڕوجی کرد ئاخیر خاڵیشم لە خزمەت جەنابتان باس بکەم ئەو مامۆستا بەڕێزانەی کە ئەرکی پەروەردەکردنی ئەو قوتابیانیان لە ئەستۆیە لە دەستگای حکمەیە لە شوێنەکانی دیکەیە بەڕاستی وەکو عەرزم کردی خۆبەخشانە ئەوان ئەو ئیشاکەن بەڵام ئێمە لەلایەن خۆمانەوە هەڵەسین لە دەوڵەمەندان و خێرەومەندان ساڵانە شتێکیان بۆ پەیاکەین ینی جاری وا هەیە 20,000 ئەدەینە دەسی خوشکێکەوە مامۆستایە برایەکەوە بۆ کارتێکە بۆ مۆبایلەکەی بۆ شتێکی بەسیتی ئەوها گیناخۆ نیبانە ئێمە ئەوە بکەین ئەوان خێرخوازانە ئەوان خۆبەخشانە ئیشی خۆیانەکەن بەڵام ئێمە شتێکیان بۆ پەیاکەین تقریبن بڕی 1,605,000 بۆ ئەوان پیا کردووە و وەکو هاوکاری داومانە بۆ مامۆستا بەڕێزانە لێرەشەوە داواکارم لە خەڵکی خێرەومەند کە بزانن ئەوە پارەکانیان ئاوای لەکەین ئێمە ئەیدەین بەو شوێنانە و لەو شوێنانە بۆیان سەرفەکەین بۆیە لە بەرامبەرمانە کەم تەرخەمی نەکەن و ڕەزیلی نەنوێنن ئینشاءڵڵا هاوکارمان بن بە دەستێکی ئەمینەوە لە باشترین شوێنە لە چاکترین شوێنە بۆیان سەرفەکەین ئینشاءڵڵا هەم ئێمەش خێرێکمانەگا و هەم ئەوانیش بە ئەمانەتەوە خێرەکان ئەگاتە شوێنی خۆی ئەوەی کە من هەم بوو لە خزمەت جەنابتان ئەوەی کە ئەوەیە بەو خۆپیشاندارە بە ڕێزانش بڵین ئەوە ئێمەی ئەمە ئیشوکاری ئێمەیە پەروەردەکردنی مناڵەکانتان خزمەکانتان دراوسەکانتان هاو نیشتیمانەکانتان وانە لەوە بەدەر نییە ئێمە خەریکی پەروەردەکردنی کوڕوکچەکانی ئێوەین بە خزم و کەسوکارتانەوە ئێمە خەریکی دەستبارگرترین بۆ ئەو خزم و کەسوکارانی ئێوە کە هەژارن هاوکاریانەکەین یارمەتیانە دەین ئێمە هاوکاری ئەو خزم و کەسوکارانی ئێوەین کە نەخۆشەکەون ئێمە هاوکاری ئەو خزم و کەسوکارانین کە ئازیزەکان و باوکانیان لەدەست داوە سەرپەرشتی بێنازەکانەکەین ئێمە واکەین یەنە سەرمان ئەمان سووتێنن هەروواکەین تەرکی ناکەین ناشێنە سەرمان
سوپاسانەکەین و هەروای شەکەین هەر ئەو خزمەتتانەکەین بە فەزڵی خوای پەروەردگار موسڵمان لە هەر شوێنێک بێ قازانجی هەیە هەر موسڵمانێک بێ سوودی هەیە قازانج بە هەموو کەسێک بەبێ جیاوازی ئەگەیەنین ئینشاءڵڵا منەتیش بەسەر هیچ کەسێکان ناکەین مزایدەش ناکەین ئەگەر ئەو داهاتە زۆرەی لەم هەرێمی کوردستانە هەیە بەدەست ئێمە و خەڵکی وەکو ئێمەوە بێ سەر لەبەری ئەو خەڵکە ئیسراحەتی لە پاڵاکەن و هەر هەموو کەسێک مافی خۆی وەرەگرێ نەک لەبەر ئەوەی لەبەر خاتری تۆ یا لەبەر خاتری فڵانە کەس لەبەر خاتری خوا کاربەدەستێک ئەتوانێت خێر بداتەوە بۆ میلەتەکەی خۆی کە لە تاریکە شەوێکە لە ترسی خوا نەوێرێ دەست بۆ 250 و میلەتە ببا بەس لەو کاربەدەستانە ئیستیفادەیەکەن خۆ پیشاندەرە بە ڕێزەکەن لەوە بترازێ خەڵکێک ئەگەر چاوی لە تۆ نەبێ 1000 پاش قورت لێدا بۆیە داواکارم لێتان بزانن کێش ئەکەن بە کاربەدەستی خۆتان بەشێکی ئەو گەندەڵی و ئەو خراپەکاری کە ئێستەکێ هەیە بەدەستی خۆ پیشاندەران چۆتە ئەوێ ئەبێ سەرزەنشتی خۆشی بکە ئەبێ گلەیش لە خۆی بکە ئەبێ جارێکی تر ئەو هەڵەیە دووبارە نەکاتەوە خەڵکێکی نائەمین بکاتە کاربەدەستی خۆی وەکو ئەوەی کە ئێستەکە خۆی گلەی لێیەکە بەڵام بە پشتیوانی خوای پەروەردگار ئەگەر ئێمە بین ئەوە ئێمە هیچ دەسەڵاتێکشمان نییە هیچ بودجەیەکشمان لەم حکومەتە و لەم وڵاتان نییە خۆمان ئەگەڕێین پارە پەیاکەین سەدەقەکەین خێر لە خێرەوەمەندان ڕوو لە خەڵکێکەڵێن ئیحراجی شەبین بەڵام ئەیهێنین ئەیدەینە هەتیوان و بێباوکان و هەژاران و نەخۆشەکان و ئەوە جگە لەوەی کە الحەمدوللا و شکر و کۆک و کۆمەڵی ئیسلامی ئەو دەستگای بەخشینەمان هەیە بەردەوام خەریکی خزمەتکردنی خەڵکە خۆی بینە من بۆیە باسی ئەو ناکەم چونکە خزمەتی ئەو دیارە لە بەرچاو هێندە گەورەیە مەگەرێکێ چاو بنووقێنێ ئەگینە هەموو کەسەی بینێ ئێمە وەکو خۆشمان ئەماکەین جا بۆیە داواکارم یعنی ئەو مەقولەیە ئیتر نەمێنێ بگوترێ هەمووی وەکو یەک وایە ئێمە زۆرمان ئەو قسەمان پێ ناخۆشە کە بگوترێ هەمووی وەکو یەک وایە ئەو ڕۆژان دەکە بۆیان و هەموو وەکو یەک وایە کە هەموو وەکو یەک نییە لە ڕاستیە هیوادارم قەناعەتیان کرد بێ بەوەی کە ئێستا قەناعەتیان کرد بێ بەوەی کە هەمووی وەکو یەک نییە بۆ بەدڵنیاییشەوە و ئینشاءڵڵا ئێمە هەر بەردەوامە بین هەر لەسەر سەر و سەرچاومانن بڕوا بکەن بە نهێنی بە ئاشکرا وتومانە داواکردنی مافەکانتان ڕەوایە حەقە کەس ناتوانێت ئینکاری لێ بکە بەڵام شێوازی داواکردنی مافە ڕەواکانتان وریا بن تەپوتۆزی پێوە مەلکێنن بۆ ئەوەی کە خەڵک پشتیوانتان بێ یعنی ئەوەی کە تۆ بڵێ هەموو یەک وایە و یان خوا نەخواستە دام و دەستگا حکوومیەکانەوە مڵکی جەماوەر و خەڵکە هیوادارم ئەوانە هەم بە یەک چاوسەیری هەموو لایەنەکان نەکەن هەم ئەو دام و دەستگانەی حکوومەتیش بپارێزن دوجارەوە هەمووی هەمومانە ئەمانەی لێ دەرکەی خۆپیشاندانەکان و داواکانتان هێندەی تر جوانە بن هێندەی تر پشگیری بۆ دروستە بێ بەڵام بەڕاستی ئەگەر ئەوانەی تێوە بە ئاڵێنی کە لەوە چێ خەڵک هەبێ پێی خۆش بێ ئەوانەی پێوە ئاڵێنی بۆی ناشرین ببێ بۆی خەڵک لە ڕووی نەیە باسی خۆپیشاندان کا بۆی خەڵک نەیە بێتە سەرجادە ڕووی نەیە بێتە سەرجادە ئەوە کارێکی خراپەوە خەڵکێک لەوە چێ ئەوەی پێ خۆش بێ بۆیە داواکارم هەر کەسێک هەر خۆپیشاندەرێک بەو ئاراستا ڕۆی ئەوە بکات لە مەولا بەو ئاراستا ڕۆی هەر خۆپیشاندەران خۆیان دەستیان بگرن و نێڵن ئەوە بکەن بۆی داواکانیان بە شێوازێکی جوان و پشتیوانیەکی هەمەلایەنەی بۆ دروست ببێ و هەتا پشتیوانی هەمەلایەنێکی بۆ دروست نەبێ بڕوا ناکەم بە جوانی تحقیق ببێ بۆیە هەوڵ بدەن ئینشاءڵڵا پشتیوانیەکی هەمەلایەنەی بۆ دروستکەن ئێمەش پشتیوانیان ئەبین و لە خزمەت پێنجوێن مەرزی نێودەوڵەتی باشماخ ئەو مەرزەی کە زۆرترین دەست ڕۆشتوەکان و نزیکەکانی دەسەڵات زۆرترین پارەیان لە ڕێگەی ئەم مەرزەوە سپی کردووەتەوە ئەو مەرزەی کە شەوان گەورە دەسەڵاتداران قاچاقچێتی جۆرا و جۆری تێدا دەکەن و بووەتە پشپشکێنەی ناو خۆیان و داهاتەکەش نەبۆ گیرفانی خەڵکی ناڕازیە و نەبۆ نیشتیمان ئەمە یاسایە سووتاندنی تەڕووشک لە هیچ شتێکدا ڕەوا نییە لێرەش ئەمانە بە پێچەوانەی ئەوانی دیکە بەڕێز و خۆشەویستیەوە پێشوازیان لە ناڕزاییەکان کرد و وتویانە بارەگایان بە قوربانی پەنجەی خۆپیشاندەرێک ئاخر ئەمانە یاسای ئیسلام فێری کردوون مرۆڤ و گیانی مرۆڤ لە هەرچی کۆشک و تەلار و بارەگا و تەنانەت مزگەوتەکانیش لەلایەن بەبایەخترە دەستان خۆش بێ ئێمە خوێنی یەکێکتان
خوێنی یەکێکتان بە هەموو دنیا ناگۆڕینەوە بە قوربان ئێمە وەکەوە نا بەخوا بە قوربان من ماوەستە. بەڵام لێرەش سووتاندنی سەرجەم بارگە حزبیەکان و جیاوازی نەکردن لە نێوانیاندا لە پێناو چیدا؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر بە خێراتنتان دەکەم. سەرەتا سوپاسی خۆی پەروەردگارەکەم کە لەم خۆپیشاندانانەیە کە لە پێنجوێنی گرتەوە هەموو بارگاکان سوتا بارگای ئێمە دڵۆپێک خوێنی گەنجە خۆی خێر لە خۆنە دیوەکانی پێنجوێنی تیانەڕژا و پێشوازیەکی زۆر گەرمان لێ کرد و ئەوانە گەنج و کوڕ و کەسوکاری خۆمان بوون بەڕاستی ئێستاش خۆشمانەون چونکە قەنەعەتمان وایە ئەوەی ئەوانی گەرم کردبوو ئەوەی حماسەتی ئەوانی گەرم کردبوو دەسەڵاتێکی ستەمکار بوو کە ماوەی 30 ساڵە زۆڵمیان لێ ئەکات ماوەی 30 ساڵە ئەیان چەوسێنێتەوە. ئێمە پێمان وایە نە ئەبوایە بارگاکە ئێمە وای لێ بهاتایە چونکە خۆمان لەبەرەی گەرین خۆمان لەبەری ستەم لێکراوانین خۆمان لەو بەرەیەین بەڕاستی کە دایمە باوەشمان بۆ خەڵکی خۆمان کردوتەوە و ئەوەی پێمان بکرێ خزمەتیان نەکەین ئەوەی پێمان بکرێ بۆیان ئەسووتێن نەوەکو بمان سووتێنن بەڵام ئەوەشی کە وای کرد کە ئێمە بسووتێنن ئێمە بەڕاستی لە ناوچاوی گەنجەکانی خۆمانی نابینین کوڕ و مناڵەکانی خۆمانی نابینین کە بەو شێوەیە هاتن ڕوبەڕوومان بوونەوە بەڵکو لە ناوچاوی ئەو دەسەڵاتە ستەمکاریە ئەبینین کە بەڕاستی خەڵکی ئێمەی چەوساندوتەوە ئەو خەڵکەش وە ئازانن بەڕاستی ئێمەش بەشێکینەوە ڕاست و ناڕاستیان لێ تێک چووە تەڕ وشک بەجارێک ئەسووتێنن و ئازانن بەڕاستی ئێمەش بەشێکین لەو دەسەڵاتە ستەمکارە بەڵام بەداخەوە ئێستاشی لەسەر بێ و 100 جاری تریشی لەسەر بێت ئێمە ئەڵێن بەشێکین لە ئێوە لەبەرەی ئێوەین ئەو کاتێک کە ئێوە لەسەر شەقامن ئێمەش لەسەر شەقامین ئەو کاتی کە بەڕاستی ئێوە برسیتانە ئێمەش لەگەڵتانین ئێمە چیمان پێکرابێ بۆ ئەو خەڵکی خۆمان بەبێ جیاوازی کردومانە. ئێوە چیتان کردووە؟ ئێمە لە ماوەی ئەوەی کە بارەگامان هەیە وەکو ئەنجومە وەکو ناوچەیە ئێستاش وەکو ئەنجومەنی پێنجوێنی کۆمەڵی ئیسلامی هەموو بەشەکانمان خستۆتە کار بۆ ئەوەی خزمەت بکەن بە دینی خوای پەروەردگار لە دەعوە و بانگەواز بۆ ئەوەی خزمەت بکەن بە ژینی خەڵک لە خەڵکی فەقیر و هەژار چونکە بەڕاستی خەڵکێکی زۆری تایە لە فەقیر و هەژار لە بێباوکان کە لە شەڕی ناوخۆی نێوان دوو حیزبی دەسەڵاتە کە باوکەکانیان پیاوەکانیان بوونەتە قوربانی و ئێستا مناڵەکانیان بێباوە کەوتون و ژنەکانیان بێوەژن کەوتون ئێمە دەستمان بۆ گرتوونەتەوە بەسەر دەستمان نابڕۆن بۆ نمونە بەرنامەی بەخشین کە بەڕاستی لێرەیە زیاتر لە 200 ملیۆن دینارمان تەوزیع کردووە لە پێنجوێن و سنووری پێنجوێنە بەبێ جیاوازی ئەمە کێ و ئەوە کێیە دوو خانومان کردوێتەوە بۆ هەتیوان و هەروەها هەر بەرنامەی بەخشین لە جەژنەکانە هەزاران سەبەتی خۆراکی دابش کردووە بەسەر هەژاراندا بەسەر بێباوکاندا هەزاران سەر ئاژەڵی نردووە هەر لە چوارچێوەی بەرنامەی بەخشینە لەم پێنجوێنەیە لە ناو ئەم ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامیە ئێمە تەوزیعمان کردووە بەبێ جیاوازی هەتیوانمان هەیە بەشی بێباوکان لە بەرنامەی بەخشین 20 نزیکەی 20 بێباوک کە ماڵمانە موچەکەیان یەک ڕۆژ دوان ناکەوێت تا ئێستا 20 ملیۆن دینارمان تەوزیع کردووە بەسەریانە ئەمە وەکو بەرنامەی بەخشین ئەگەر باسی سۆمای چاوان بکەین کە ئەمە ڕێکخراوێکی خێرخوازیە خوشکان ئەیبەن بەڕێوە سەرپەرشی هەتیوانەکان تا ئێستا بەداتا لامانە 120 ملیۆن دینارمان تەوزیع کردووە بەسەر هەتیوانە لە چوارچێوەی دەستەی خوشکانی کۆمەڵی ئیسلامیە لەم بارەگای خۆمانەیە و هەروەها ڕێکخراوی هاواری خێرخوازی کە یەکێکە لە ڕێکخراوەکانی کۆمەڵی ئیسلامی جەژنەکان هاتوین هەرچی مناڵی هەژار و بێباوکە کۆمان کردوتەوە لێرەیە جلی جەژنمان کردووە بە بەریانە نازمان کێشاون دەستمان هێناوە بەسەری مناڵی بێباوکە بەسەری هەژارانی ئەم شار و گوندانەی خۆمانە بەڵام بەداخەوە ئەوان کاتێک کە ڕوو لە ئێمەکەن ئێمە ئەسووتێنن بەردمان تێگرن ئێمە ناڵین خەتای ئەوانەیە خەتای ئەو دەسەڵاتە زاڵمەیە کە بەڕاستی وای لەو گەنجانە کردووە لەو خەڵکە کردووە کە ڕاستی لێون بوو بێت کە تەڕوشک بسووتێنێت کە ئاراستی خۆپیشاندانەکان بە ئاراستیکی خراپە بەرێت دوجار ئێمە پێمان خۆشە ئێمە بسووتێنن نەوەکو دەستگایەکی حکومی نەوەکو فەرمانگەیەکی حکومی بسووتێنن پێمان خۆشە ئازاری ئێمە بدەن نەوەکو بەڕاستی مستەمسەکاتی خەڵک لە فەرماگە حکومیەکانە بە تاڵان بڕوات و کەس نەزانێت چی بەسەریت ئێستاش ئێمە هەرچێکمان لێ هاتووە بە خەڵکی خۆمان ئەڵێن گردنتان ئازا بێت هەر خۆشمانەوێن چیتان لێ کردوون لێشمان بکەنەوە دووبارە ئێمە هەر خۆشمانەوێن ئێمە ئەو خەڵکین کە پێشتر خزمەتمان کردوون بەڵێنتان پێدەین دووبارە و 100 بارە هەر خزمەتتانەکەینەوە ئێمە مناڵە بێباوکەکان دڵنیا ئەکەینەوە جارێکی تر دووبارە ئەو دەسە ئەبین کە بەسەرتان بەسەر سەرتانەوە بین دەستێنین بەسەرتانە ناستانە کێشین و لە باوەشتانەگرین خۆشەویستان ئێمە بەڕاستی ئێمە ئەو کەسەنی زوڵم لە ئێمە ئەکەن
وەرن ئەو خەڵکە ئێمە یەک پێشنیارمان هەیە بۆ گەنجەکانی خۆمان ئەوان هاتوون دەسەڵاتی زوڵم لێکرا و ستەمکار هاتوون موچەی ئێمەیان بڕیوە قوتی خەڵکیان بڕیوە وەرن با ئێمەش قوتی ئەوان ببڕین قوتی ئەو خەڵکە لای ئێمە نییە لە مەرزەکانایە وەرن هەر هەمووتان لە جیاتی ئەوەی بارەگاکانی ئێمە ئەسووتێنن با بچین مەرزەکانیان دابخین ئەو شوێنانە دابخین کە بەشەوان بەسەدان تڕێ لە بەسەدان تڕێ لە بە قاچاق ئەبرێت و قوتی خەڵکە ئەوانەی بن وەرن با قوتی ئەوان دابخین ئەوان قوتی ئێمەیان بڕیوە ئێمەش قوتی ئەوان ببڕین جارێکی تر و سەد جاری تر ئەڵێن ئێمە خەڵکی خۆمان هەر خۆشەوێ و هەر باوەشیان بۆ دەگرینەوە ئێمە یەکەم شت ئەو فەزڵە ئەگەڕێتەوە بۆ ئەو دینەی بۆ ئەو ئیسلامی کە بەڕاستی دەستمان پێوەگرتووە بەهۆی ئەو دینەوە ئێمە متمانەمان لای خەڵک پەیدا کردووە خەڵکانی خواپێدا و خەڵکانی دەوڵەمەند بەهۆی ئەو متمانەیەوە کە فەزڵی خوای پەروەردگار بەزیابێت بەدەستمان هێناوە یەن ئەو پارە تەسلیمی ڕێکخراوەکانی کۆمەڵی ئیسلامی یەکەن و ئێمەش بەبێ جیاوازی تەوزیع یەکەین بەسەر هەژاران و بێباوکاندا لەم پێنجێنەی ئێمەدا کاربەدەستانی لە باڵای ئەم حکومەتە سەردانیان کردووە لە سەرۆکی حکومەتەوە هەتاوەکو ئەوانی تر ئێمە یەکێک بووین لەو کەسانەی کە هەمیشە چوین بە پێشنیار و پرۆژەوە یەخیانمان گرتووە پێنجێن پێویستی ئابەمانەیە پێنجێن لەم ڕوانگەوە کەم و کوڕیەیە بەڕاستی بەس بەداخەوە کەس گوێی لێ نەگرتوین و هەروەها یەکێک بووین لەو حیزبانەی کە بەڕاستی زۆرترین چالاکیمان بۆ دائیمەن یەخی دەسەڵاتی ئەم منتیقەمان ئەم شارەمان گرتووە کە لەم شوێنەوە کە لێنمان هەیە با پڕی بکەینەوە دواپەیام ئەوەیە بە خۆشەویستانی شارەکەم ئەڵێم بە خۆشەویستانی هەردوو ناحیە گوندەکانم ئەڵێم خۆشەویستانم ئێمەش لەگەڵ ئێوە یینە سەرشەقام ئێمەش لەگەڵ ئێوە ئەهلی سەرشەقامین وەکو ئێوە برسین وەکو ئێوە بێموچین وەرن با هەمومان بە شێوەیەک ناڕزایەتیەکانمان دەربڕین کە جێی خۆی بگرێت کە بەڕاستی بەلاڕێیان نەبرێت بە شێوەیەک ناڕزایەتیەکانمان دەرببڕین کە بەڕاستی دڵ یەکتری عاجز نەکەین دڵ یەکتری نەڕەنجێنین کە بەرهەمێکی هەبێت دووبارەی ئەکەمەوە جارێکی تر ئێمەش وەکو ئێوە دووبارە ئەهلی سەرشەقامین دووبارە بەڕاستی زوڵم لێکراوین و هەر لە خزمەتان ئابین وەکو بووین لە ڕابردوودا سوتاندنی فەرمانگە حکومیەکان و بارگا حزبیەکان نەک تەنها خەمی گەورەی گەنجانی نەڕەواندەوە نەهامەتیەکانیش بە سپۆنسەری هەردوو حزبی دەسەڵات هەر بەردەوامە بەڵکو ئەم جارە ئەدهەم یەحیا لە چەمچەماڵ و ئاکۆ سەلمان و شوان محەممەد لە کفری و هیوا فواد لە تەکیە و ئاوا تاالب لە پێنجوێن و سربەست عوسمان لە دەربەندی خان و هەرێم عەلی تەمەن 13 ساڵ لەگەڵ ئاکار جەبار لە سەی سادق و هەمزە محەممەد لە دوکان بوونە 9 خەمی نوێ بۆ مێژووی ئەم نیشتیمانە ناڕەزایی و تووڕەی خەڵک هەرگیز کۆتاییان نایەت مێژووش پێمان دەڵێت کۆتایی هەموو ستەمکار و ستەمکاریەک پەیوەستە بە هوشیاری و یەکدەنگی و پێکەوەیی ستەم لێکراوان